پشتی درخستنا داعش جی چیای عبدالعزیز خلقن گوژ گوندن خو کوچبر بون ودگرن لینه پیدا بونا آوه پرسگریکا سرکه جوان را هالقرية هاي قرية كبيرة اف گوندێک و ئەملێ گوندێکی مەزنە و پێدڤیە ویگەلێکی بە ئاوێ هەیە بەرمیلە ئاوێ بە 705 لێرەیەن سووری دفرۆشنمە و پرانیە خەلکێ بێپەرەنە و ئاوا بیراژی لەڤر پەیدا نابە گوندیەکی مە کو خودی مەکینە ئەلکتریکەیە ڕۆژێ سیدلەکە ئاو ددەمە هەروەهاژی ئەلکتریک و نانژی لەڤر پەیدا نابە ڕەوشامە پر زەحمەتە و ئەم حەوجەداری ئالیکاریەنە ونريد مساعدتكم. پشتی رزگارکرنا گوندن باشور و روژاوای حسک جدستی رخستنا داعشه شرداریا گل خوزکاری خلوان گوندان بریوه ببه و پیدوین خلکن وان بجی بینن وەکی پرۆژەیەکی مەدا پێشیا خۆیان چێ حوجەتی وان گوندا هەیە ملەتی مەلوێدێکی جوان هەیە ئەم جوان پێشکەش دکن گاوەمەنی حەری دەستپێکی چ بوو ئەv ئاو بوو ji ber destpêka rojiyê jî av ji van gundan tin nebûn ma avana jwan peyda kiriye em ca modema jî em dêraset kirin em bêjin ji aliyê got bîrê got ciwan hebin moldadê got hebin ro bi ro wekt bê em xidmatê xwe ji wan biqedimînin ولاتین عربین وان گوندان دلخوشیا خو جیکار شرداریا گل را دیار دکن او دا خوازاوان او بو گو خدمتگزاری ین بویرنگی بردوام بکن نشكر بلديتكم امس باسيا شرداريا گل دکن و ساعت وان خوش به پشتی هاتنا کردان ام د آرامی ده دیجین و تا زاروکین ما کیف خوش بونه ده داخوازیا ما پیدا کرنا آو و الکتریکیه و او بمرا الی کاربن مساعدة منكم اف اپراسیونا بلاف کرنا آوی گو شرداریا گل باجار حسکی پیرا بویه لگندوار تلبراک جی بریو دیچه ایوان حسیب رو داو حسک